دەستمان پێکرد یەکسەر کەوت. چۆنی؟ وەڵا باشم. یەکەم بووی؟ ئەرە وەڵام. خۆشە هەستی یەکەمی؟ ئەرە وەڵا زۆر خۆشم. چەندی هەوڵە بۆیە؟ وەڵا زۆرم هەڵ بۆ وەڵا. یعنی ئەرە وەڵا تەمرینم کرد پێشەوە. چەندێک تەمرین چەند ڕۆژ؟ وەڵای تر 3 ڕۆژ بڵێین. 3 ڕۆژ؟ بەڵام. ڕۆژی چەند کاتژمێر؟ وەڵا بڵێ 1 سەعات 2 سەعات. ئەوەنە؟ بەڵام. لەکوێ ڕایەنانەکان دەکرد؟ وەڵا لە دەروازە ڕاما کرد. لەوێ ڕاستەکرد؟ بەڵام. لە پۆلی چەندی؟ پۆلی 8. لە پۆلی 8 دەرچوم بۆ 8. دەرچووی بۆ 8 دەی ئافەرم. ئەتێکە گەورە بووی ببی بە یاریزانی ڕاکردن چی؟ من خۆم یاریزانێکی دووگۆڵم گەگەڕم حەزم بە یاریزانێکی دووگۆڵی. حەزت بە یاریزانی دووگۆڵی؟ بەڵێ خۆم یاریزانێکی دووگۆڵی مێسام. بەڵام. بۆنمە پێویستە چی بکەیت بۆی کە ڕاکردنێکی باش بکەیت؟ دەی من توانە بە خۆکەی و دەیم ینی بەدوێ ئەو شتانی کە خۆت ئەتەوێت. چۆنی تۆ؟ باشم. بۆ خۆش یەکەم بووی؟ بەڵێ. چەندێک ڕایەنانە کرد؟ وەڵا تەقریبی هەفتەیەک شتێکی وا بوو. چەند کاتژمێر لە ڕۆژێکە؟ ڕۆژێک ساعتێ 2 ساعت ئەوە. پێشتە خۆ خێرا ڕاکەی؟ بەڵێ. لە پۆلی چەندی؟ دەچم بۆ 6. دەرچووی بۆ 6 ئەتێکە گەورە بووی دوای خوێندن بی بەچی؟ ئەمە ببم بە دکتۆر. بی بە دکتۆر؟ بەڵێ. بەڵام دکتۆری خێرا؟ بەڵێ. ئەمە تۆ بە چی واو لێ هاتووە؟ ئەمە دەستمان پێکرد یەکسەر کەوت. هەر دەست بێ کەوتی؟ ئەرە وەڵا. هەی هاوان جام هاکریە؟ حەزێتە زۆر بوو؟ ئەرە وەڵا. ئەی باشە چەندێم بووی؟ وەڵا ماسا بووم بە 4 بووم بە 5 بوو یا 6 بوو. یای بۆ کەوتنەشەوە بووی بە 5 بۆ 6 ئەی تۆ یەکشم پێ بڵێ زۆر برینار بووە؟ ئەرە وەڵا ئێرەم وە ئەوێشمە. لە هەر پەلەومە چاق دەچێتەوە. ئەوێشم لەسەر پاسکە شەحن بوو. ئەی تۆ بۆ بڕاوەتەوە بە؟ ئەرە وەڵا ئێرەشم سوتاوە.